وڵی پێشنیارم هەیە بۆ هەر کەسێک یعنی قەت نەڵێ پارە لە بۆم خولە زۆرە بەجددی باشترین خولە هەتاوکە ئێستا بەشداریم کردیە یعنی بەس دەڵم خۆزگە زووتر بەشداریم کردن. وا دەربارەی پارەکەش بەڕاستیانی ملەتی خوشکەکانیش بۆ قسەیان کردەکەم 1 ملیۆن دیناریش بدەی بۆ خولە هێشتا کەمە یعنی لەلای هاوڕەکانیش ئەو خولەم ناساندا گوتم یعنی خولەیشی زۆر باشە بەڕاستیانی بەتایبەتی ئەوانەی کە دەرەجەیان نزمە ئەمن هەر دەزانم بڵاو خراپترین قوتابی پۆلەکەی خۆم بەڵام ینی بەڕاستی ینی سوودێکی زۆری هەبووە بەتایبەتی ئەو فلاش کارتە کەەوە هەر قسە لەگەڵ ناکرێت و پێشنیار بۆ خۆی چالاکردنی مێشکتە وڵی هیوادارم هەر کەس کە ینی هەر ینی لە سوشال میدیادا کە دەیبینێ هیوادارم ینی بێ فکرکردنەوە ینی بەشداریکە چکانی هەر سوودی هەیە ئەگەر بڵی سوودی نیە بەڕاستی و کەسە دوو لە ڕووی جەنابتان ڕاز ناکات ینی بەڕاستی سوودی هەیە بەڕاستی جا بۆ هەموو کارێک بێت بۆ هەموو شتێک بێت هەتا وەکو لە ژیان داماوی سوودی هەیە جا پێشنیارمەوەیە هەموو کەسێک کە لە سوشال میدیادا دەیبینێت بەشداری بکات.